ساڵێکی نوێ گەڕێکی نوێی دانوستانەکان ئەمە دەستپێکی ساڵی 2017 دەبێ بۆ قێرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بۆ ئەم دەستپێکە پارتی جانتای پڕ دەکات و حیزبەکانی دیکە دەرگایان لەسەر پشتە بۆ گوێگرتن لەو پرۆژە نوێ. بە گوێرەی زانیاریەکانی NRT کە لە چەند سەرچاوێکی ناو پارتی دیموکراتی کوردستانەوە دەستی کەوتووە، ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بە سەرۆکایەتی مەسعود بارزانی کۆ دەبێتەوە و دوای ئەو کۆبوونەوەی شاندەکان ڕەوانەی سلێمانی دەکەن. شاندەکەی پارتی کە سەردانی سلێمانی دەکەن سەرەتا دەچنە مەکتەبی سیاسی یەکێتی و دواتر لەگەڵ گۆڕان کۆ دەبنەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئاماژە بەوە دەکات کۆبوونەوەی پێشوو لەگەڵ شاندی پارتی تەنیا بەرکوڵێک بووە بۆ ڕەوانەوەی ئاستەنگەکانی بەردەم گۆڕان و پارتی. لە کۆبوونەوەی داهاتوودا دەبێ باسوخواسی ناو کۆبوونەوەکان کۆنکرێتی بن. گەڕی دووەم بە دڵنیای بە کۆبوونەوەی یەکێت و پارتی دەست پێ ئەکات، بە دڵنیایەوە ئێستا کە ئەمە دەست پێ ئەکاتەوە ئەچینە سەر مەسەلە جددیەکان، ئەو مەسەلانەی کە کاتی ئەوێت و قوڵبوونەوەی ئەوێت و لێوردبوونەوەشی ئەوێت و ئەبێت میکانیزم دابێنێت بۆ پرۆژەکە، چونکە ئەم پرۆژەیە بریتە لە گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتی. کاتێک کە باس لە گۆڕانکاری ئەەکەین مانەوایە پۆستەکە ڕەنگە هەڵواشێنرێتەوە و ستافێشتر بێتە ئەوێ. ئەنجا ئەمە میکانیزمی ئەوێت. ئەم کۆبوونەوەکانی سەردەردوای هەرچەندە کۆبوونەوەی پێشووی شاندی پارتی لەگەڵ لایەنەکان کەمتر پرۆتۆکۆڵی بوون، بەڵام هەمووان لەسەرەوە کۆک بوون کە ڕێگە خۆشکەر بووە تا دانیشتەکانی داهاتوو بە ئەجێندا و دەستکەوتەوە باز بکرێن. بزوتنەوەی گۆڕان خۆی ئامادە کردووە کە ئەم جارە دوایین کۆبوونەوەی پڕ لە دەستکەوت بۆ ئەجێنداکانی خۆی لەگەڵ شاندی پارتی بکات، چونکە نایەنەوێ کۆبوونەوەکان لە یەک و دوانەوە ببنە زنجیرە کۆبوونەوە. بڕیار بوو لە دوای سەری ساڵ جارێکیکە پارتی بێتۆ سلێمانی بۆ سەردانی هێز و لایەنە سیاسەکان جارێکیکە دانیشتن بکرێ و دانوستان بکرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و ئێمە و کاتە وەکو بزوتنەوەی گۆڕان قسەی خۆمانە بێ لە دانیشتنی دووەم و لە جاری دووەمی کۆبوونەوەکان. منی هیوادارم ئەم کۆبوونەوانە ئەم کۆبوونەوەی دووەم ئەخیر کۆبوونەوە بێت، کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە ئیتر نەکرێت، چونکە مەسلحەتی خەڵک لەوایە لە دووەم کۆبوونەوە قەرار لە هەندێشت درێ. حەزبەکان چاوەڕوانی کۆبوونەوەکان دەکەن تا بزانن چەندێک لەو دەستکەوتانە دەچنەوە کە ساڵێک و 2 مانگە ململانێکی توند و سەختیان لەسەر کرد. خەڵکیش لەسەر شەقام چاوەڕوانی ئەوان دەکات تا بزانێت چیان پێیە بۆ گوزەرانی پڕ لە قەیرانیان. بژاردە بەغێن NRT سلێمانی.